بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە لە ئەڵقەیەکی تازە لە بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم. ئازیزان و بەڕێزان، 32 ساڵە ئێمە باسی کارەبا دەکەین. خەڵک گلەی هەیە لەسەر سیستەمی کارەبا لە هەرێمی کوردستان. کابراوتی پارەی دوو کارەبا دەدەم و بێ کارەبام. باشە، یعنی 32 ساڵ ئێوە نەتوانن کارەبای 3 پارێزگا، ئێستا بۆتە 4 پارێزگا کە هەڵەبجەشی لەگەڵا، یعنی نەتوانن کارەبای ئەم 4 پارێزگایە دابین بکەن. ئەی بۆ توانیتان هەموو ئەو کۆشک و تەلارانەی خۆتان، هەموو ئەو کۆمپانیانەی خۆتان، هەموو ئەوەی کە ئیشی خۆتانەوە بۆ خۆتانە هەمووی ڕێک بخەن، بەڵام ئیشی خەڵکو و پێداویستی خەڵکو و چۆن دەڵێ خزمەتگوزاری خەڵک لاتان گرنگ نییە. لە ئێستادا کە وەرزی سەرما دەستی پێکردووە و کاتێک وەرزی گەرماش دەست پێ دەکا، ئەو کاتێک کە هاوڵاتیان پێویستیان بە کارەبایە، کارەبا نامێنێ. ئەخە تاکەی وابێ بۆچی لە 18 دینارەوە بۆ هەر کیلۆواتێک کردتان بە 100 دینار، یاخود ئێستا ئەو کارەبایی کە هەیە بۆ کوێ دەڕوات، چی بەسەر دێ؟ دەڵێن ئەوەی کە هەیە دراوە بە سیتەکان بە پارەیەکی باش، خەڵکیش کەیفی خۆیەتی و هەندێکیش فرۆشراوە بە کەرکووک و بە مووسڵ. یعنی خەڵکی هەمیشە چاوەڕێی ئەوە دەکا کە حکوومەت ینی پێداویستەکانی بۆ دابین بکە، خزمەتگوزاری بۆ دابین بکە، کارەبای بۆ دابین بکە. بەڵام زۆر سەیرە، زۆر سەیر، یعنی تۆ وەرە 32 ساڵ حکومڕانی ئەم هەرێمە نەتوانێت کارەبا بۆ خەڵک دابین بکە. ئێستاش کابرا نازانێ کابرا پارەی مۆلیدە بدە، کارەبای ڕئیسی دێتن پارەی بدە. گرفتێکی تری ئەو نەبوونی کارەبایە و ئەو کەمی کارەبایە و ئەو بارودۆخەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان، هەر کە کارەبا گرفتی بۆ دروست دەبێت، لە هەمان کاتە ئاویش گرفتی بۆ دروست دەبێت. چونکە یعنی هەندێک لە شوێنەکان بیرەکانیان تایبەتە بە کارەبا، ئەگەر کارەبا نەبێ ئاویش نابێ. لە هەندێک شوێن گرفتێکی تر هەیە کە کارەبای نیشتیمانی یاخود کارەبای وەتانی یاخود کارەبای ڕئیسی کۆمەڵێک ناوی لێیە نییە، مۆلیدەکانیش کارەبایان قەتع کردووە لەسەر ئەو بیرانەی کە کارەبایان پێدا بوون. و هەندێک لە خاوەن مۆلیدەکانیش دەڵێن کاکە هیچ پارەمان نادەنێ، دەڵێن کاکە دەبێت کارەبا بدەن بە مۆلیدەکان، بەڵام کەس هیچ جهاتێک پارەمان ناداتێت تاوەکو ئێمە بەشی ئەو کارەبایی کە دەیدەن بە بیرەکان پارەی خۆمان وەربگرین. خۆ ئەوانش بەسەرێک ئەگەر بێسەر حەقیقەت حەقیانە. تۆ کە حکوومەتی کارەبات بۆ بیرێک پێدابین ناکرێ، لە مۆلیدەوەری دەگری خۆ دەبێ حەقی مۆلیدەکەش بدەیت. یعنی ئەمانە هەمووی گرفتە ئێستا کە لە هەرێمی کوردستان. جاوەرە هەر ئەم گرفتی کارەبایە بزانە کۆمەڵێک گرفت بە دوای خۆی دادێنێ، کۆمەڵێک گرفت بە دوای خۆی دادێنێ. خەڵکێک لەوانەیە ئیشی لەسەر کارەبایە، کەسابەتەکەی، ئیشی ڕۆژانەی، دوکانەکەی، یعنی ئەو شوێنێک کە کاری لێ دەکا ئیشی بە کارەبایە، جاوەرە کارەباش نەبێ. هەندێک شوێن مۆلیدەکان پێیان وتون سەعات چاری ئێوارە تاوەکو 1 شەو مۆلیدە ئیش دەکا. ئیدی لە مەودووە کارەبای نیشتیمانی هاتەوە، باشە، ئەگەر نەکەیفی خۆیتی ئەو خەڵکە باشە. ئەو خەڵکەش پێویستی بە ئاوی گەرمە، ئەو خەڵکە نەخۆشی هەیە، ئەو خەڵکە پیر و پەککەوتەی هەیە، ئەو خەڵکە منداڵی ساوای هەیە. ئایا کام لە سەرۆکانی ئەم هەرێمە بە سەرۆکی هەرێمتەوە، بە سەرۆکی حکوومەتتەوە، بە سەرۆکی حیزبەکانتەوە، بە هەموو ئەو پلەداران و ئەم پلە بەرز و هەموو ئەو بەرپرسانە کامیان ڕازین بەوەی کە ئێستا ئەو خەڵکە تێیدایە؟ بۆ خۆیان لە باشترین خانوو ئەسڵەن نازانن مۆلیدە هەرچییە، ئەسڵەن نازانن کارەبا بڕان چییە، گرفتیان نییە کە باران دەبارێ باران نابارێ. یعنی بەڕاستی لاکردنەوە لەم خەڵکە زۆر زۆر زەرورە، ئاگاتان لێبێ. بەڵێ چێمان لەگەڵە با فەرمێ. سەلام و ڕەحمەت الله کاگەمین گیان. کاگەمین، هەر کە دەست بە سەرما دەکرێت، خۆ چۆن دەڵێت سەرما دێ، وەرز دەگۆڕێ، ئیتر کارەبا خۆی بزر دەکا، لە ماڵی فەقیر کارەبا نامێنێ.
ئەمە تاکەی ئەنی دوای 32 ساڵ والله كان من براسي رأيي ترم هي لبارك كهرباء وهمو قرفتكاني تلو چۆن لأذن دریای تیغن دریای مردو إلا زعما هو كهرباء ويشو النزاوة حق كردستان بني كردستاني ولاتي مردو يعني معقولة دواي أمها مصالح وقمراني إذا خمي كهرباء ويخمي سيتمني مردو والله براسي بو فقيرة كان مردون بلام دەسەڵات دارەکان ئەو پەرژیانی خۆشیان هەیە خۆ من لەگەڵتام ئەوان هایدافن بەڵام بۆ خەڵکەکە بۆ خۆمان ئەڵام حەقی ئێمە نابێن گەلی مردوو لەبەر ئەوە بێدەنی بەرامبەر ئەو هەمووشتا ئەکرێ خێریکە دوو ڕۆژ دیسانە ئەمڕا بۆ سواڵی بۆ سەدەقە بە قوربانە من دەبێنەوە دەمبەرێ و بە قوربانم خێر دەگا و پیاوەتی و نازانم چۆن ڕێکخراوە کێوگێ بەبەسمە لە وڵاتێکی ئاوا ئەم هەموو نعمەتی تایە خەمی سودەمەنی دەخەمی کارەبا دەخەمی دەرمان دەنازانم خەم بەسم ڕێ خەمی شو نییە يعني براسي من بوي على من مردود كا أما إسفادان لم يدني مردود أفضل كده وكذا بعض مش مدني أما قبول قال هذا صلاة داران يعني الاشتوانية لم سأل بس هي ما قبول ما تدوا يعني سجلنا سنة أول يعني زازان شو نكاجا من إما يعني بداخل زور زار هندي خالق يعني شو هذا بقالته ها هندي شدالين كده أفغانستان ناني بخون ووضع خراب والصومال دەی باوەڕکە لە کارەبا لە ئێمە باشتر خۆ ڕاستە کاکە ئەو وڵاتەکە ئەو شتینی هەر خۆیان نییانە لە سروشتینیانە یعنی وڵاتێک ئێمە هەڵانە خۆ دۆ حسار لەسەرە و لە وڵاتێکە بڵێ وڵا بشکوت برەنە خۆ باز وڵاتی حەفاس دەمەنی هەر نییە ئەم کێشەیە هەر نیە هاز لە وڵاتانە کڕێ خۆ هەموو کوردستانی ئێمە بەقەی کاران نابێ یعنی بەڕاستی ئەوەی کە لا ئێمە ئەگوزەرە کاکە نەوجیان بەڕاستی ڕاستە زوم و زۆری ئەوانە ڕاستە ئەوان چۆن دەسەر بێنی خۆیان بەڵام ئێمە بێدەنگین کاتە بێدەنجی ئێمەیە بێدەنجی خەڵکە کە ئەوانە ئاوا دەکەن ئەوەیە شۆنە خەڵکیان کردو بە ئازی ناو دەڕۆژ یعنی کۆمەڵە معاشی هەیە لە وڵاتە بەس معاشی بەڵی کێشە نییە ئازی بەلاش وەرەگرێ لە کورە کەی کێشەیە و هەمما ئەو داما و دەی بەسەر دەست خۆش بێ و یاڕۆ سپاس بە قوربان دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان ڕێزداری يعني ئێمە کە لە هەرێمێکی دەوڵەمەند لە عێراقێکی فیدرال تا 2013 لە 2003 تا 2013 ئەو 10 ساڵە پارەیەکی تا بڵێ زۆر هاتووتە ئەو وڵاتە لە ڕێی سەتا حەفدەکە خۆ لە 2013 تا ئێرش نەوت فرۆشراوە پارەیەکی زۆر هاتووتە ئەو وڵاتە ئەوە حاڵی کارەبا بێ ئەنی پێم سەیرە ینی ئێستا خۆ کوردانی ڕۆژئاوا ینی بەڕاستی وەزعیان خراپە ینی بەڕاستی ینی چۆن دەڵێ لە ڕووی ئابووریەوە وەزعیان خراپە بەڵام بڕۆ دەڵێن کارەبان لێرە باشترە ینی ئەوە سووریا چەند ساڵە شەڕە بڕۆ کارەبای لێرە باشترە غەزە دوونێ وێران بوو ینی ئیسرائیل نیوەی غەزەی وێران کرد بەڵام بڕۆ ئێستا کە دوو ڕۆژتر کارەبایەکان وەکو خۆی لێ تۆ چاک دەبێ و عیبی نامێنێ باسی تارانی کرد تاران مازم 15-16 میلیۆن کەسی تایە بڕۆ نە ئاو دەبڕێ و نە کارەبا دەبڕێ و یعنی بەڕاستی کارەبا و ئاو شتێک نییە کە حکوومەت منەت لەسەر خەڵک بکە بە منەتەوە ینی ئەوەندەی کاشە بە منەت بدە بە خەڵک ئەوە واجبێ کە لەسەرشانی حکوومەت کە ئاو کارەبا دابین کە ئاو کارەبا هەر ئەسڵەن نابێت لەگەڵ هیچ شتێک دابێت چکە بەڕاستی ینی چۆن دەڵێ ئەساسیاتی ژیانە ینی شتێکە لە ینی کە بۆتە زەروریەتی ژیان ینی بەڕاستی ئەگەر ئاو کارەبا نەبێ یعنی چی تۆ بەو سەرمایە بەو زستانە ینی لە سعات چواری ئێوارە ینی لە زۆر لە گەڕەکەەکانی هەولێر لە چواری ئێوارە تاوەکو سعادێکی شەو مۆلیدە ئیش دەکا مۆلیدەی گەڕک ئەوەی تر ئیتر ئەگەر ڕئیسی بێتەوە باش ئەگەر نا هیچ ینی بەڕاستی ئەمە حەقە خەڵک بپرسێ حەقە خەڵک داوا بکە حەقە خەڵک ینی گلەیی بکە بابزانانی ئەی وەزارەتی کارەبامان بۆ چییە باشە وەزارەتێک بەم هەموو پێداویستیە و بەو هەموو مەسروفە و بەو هەموو وەزیر و باو هەموو بەڕێوەبەر و مۆزەف و جا باش ئەگە کارەبا نەبێ بۆ چمانە جا باش ئەگەر وەزارەتی دارایی موچەی نەبێ بۆ چیمانە ینی زۆر سەیرە ئەوەی کە زەرەرمەندە تەنها خەڵکی هەژارە ئەوەی کە زەرەرمەندە ئەو خەڵکەیە کە دەنگ دەدا ئەوەی کە زەرەرمەندە ئەو خەڵکەیە کە دیفاع و بەرگری دەکا ئەوەی زەرەرمەندە ئەو خەڵکەیە کە ڕۆژانە لەسەر شقامەکان لەسەر حزبی دەسەڵات ینی شەڕ دەکا ینی خەڵکێکی زۆر هەیە ئێستاکە نانی نییە ئاوی نییە کارەبای نییە ژیانی نییە بەڵام شەڕیشیان لەسەر دەکا ینی بەڕاستی ئەمە کاک محەممەد هەولێر سڵاوی خوارد لەبێ
ئەم کاتت باش کاک محەممەد. گەورە لە تو لە گەڕاغەکان کاک محەممەد کارەبا وەڵا کاکەجا کارەبا نییە ئاو نییە وا دەزانی من سەعاتم نەبەستاوە 1 ساڵە 2 ملیۆن بۆ هاتەوە 2 ملیۆن 2 ملیۆن خانیم بە 200,000 بەکرێداوە ئێستا من 2 ملیۆن وەرنەگرتێ 2 ملیۆن 300,000 لەوە هاتەوە حەل چ بکرێ باشە وەڵا چ بکرێ باشە باخەکەم لەو هەڵبژاردنە ئینشاڵە بکەن و دەستقەڵی خوای گەورە دەرکێ ڕەحمەت خۆی دەبە دەکاتەوە اللهم ئامین. دەستەکانت خۆش کاک محەممەد جان، دەستەکانت خۆش بە قوربان، دەستەکانت خۆش. یعنی سەرەڕای هەموو ئەو گرفتانەی کە هەیە، سەرەڕای ئەو هەموو نەهامەتی کە هەیە، سەرەڕای ئەوەی کە یعنی خەڵک یعنی نازانێ پارە چۆن پەیدا بکە، نازانێ بەڕاستی کەسابەت نەماوە، ژیان زەحمەت بووە، ژیان قورس بووە. جاوەرە لەسەر هەموو خەم و خەفەت و ئەم هەموو دەردەسەری و ئەم هەموو مەینەتە وەرە دەچێەوە ماڵێکی سارد و سڕ و پێ کارەبا و ئێخۆ خەڵک بەڕاستی زۆربەی هەر زۆری خەڵک فەقیرە، هەمووی ناتوانێت مۆلدەیەک دابنێ لە ماڵەکەی. هەموو ئەوانشی کە دەوڵەمەندن و بە حەقی خۆیان دەوڵەمەند بوونە پیرۆزیان بێ، بەڵام کارەسات ئەوەیە کە ئەوەی کە بە حەقی خۆی دەوڵەمەند نەبووە ئەو ژیانی زۆر لەو کەسانە خۆشترە کە مستحقی ژیانە. بەڵێ کاک خەدر گیان تۆ ناو خزمەت بەڵێ تۆ ناوی خزمەت قوربانی تۆ من ئەنوەرم لە خزمەتی تۆم کاک ئەنوەر گیان بەڵێ گیان چاوەکەبی بەڵێ کاک خەدر گیان سڵاوی خوا لێبێت سڵاوی خوا لە بەڕێز دەم کاتت باش لای ئەوە کارە باوەزی چۆن بەڵێ گیان باسی کارەبا ئەکەی بەڵێ گیان خوا قەزای خانە من ئەو پرسیارە ئەگەر بە زەحمەت نەوێ ئەگەر بە زەحمەت نەوێ توکا خەڵکی فەقیر وەژە هیچ نازانێ لەبەرچی نایکەن بەس سەرکردە و قایدەکانی تێدە سەرکردە قایدەکانی ئێوە ئەزانێ پرسیاری لێ بکا بڵێ ئەرێ سەرکردەکان ئەرێ باح و بێدا و پارەکان ئەرێ باشە ئێوە کارەبا بۆ لێکەن ئەتا ئێوە فەقیرێ وەکو من هاوار کە بێژە ڕجاعن توخوا کارەبانی هەر کاتیان لێ چۆنە کارەبا لە پێنجوێن چۆنە کە جاران کارەبای ئێرانتان هەبوو قوربانجان پێنجوێن سەرخەتە بەهانی بەزەحرە بکرێبانی یەکسەر هەریسەکە بڕێت کارەباتان جاران لە ئێران بۆ دەهات ئێستا هەر لە ئێران دەیان قوربانجان دامەتانوەر بەڵێ گیان داوە ڕاستەکەمی قوربانی وا قەزای گیان بەخوا ئەتا ئێوەرە هاوارکەین دێژین نییە ئەوان میزاتی خۆیان چۆن بێرواکەنە دەنگدانیش ئەوەنیانە تەژویر هەیە پێویستیان بە خەڵک نییە تا دەنیا ئەخردەی کارەساتەکە ئەوەیە کە خەڵک بەشدار نەکە ئەوانش ئەو کاتە فرسەتێکە بۆ ئەوان دەتوانن زیاتر تەزویر بکەن بەڵام ئەگە خەڵک بەشدار بکە ئەو کاتەش ئەو مەجالە نامێنێ نامەزانوەر خوا قەزای بەخوا کەسیش خەڵکی نەچێت گوێبرە ئەوانیانە تەژویری ئەولاو ئێرانی و سووری و هینکردێ پێویستیان نیە هزباکیان لەوە نییە خەڵک دەنیا داتیانە باری حەسی حزبەکەی تۆ حەسی دەنگە بێرێتی باری نایە سەڵێ ئێمە سێ دەگیر بێرین بەخوا هەر ئێمە حکومەکەی بەڵێ ئەی کا خەدر پرسیاری ئەوم لێ کردی وەڵام من نەدامەوە ئێستا کارەبای پێنجوێن لە هەرێمی کوردستانەوە بۆتان دێ یان لە ئێران وەختی خۆی لە ئێرانەوە بۆ ئیسە نازانم بەخوا لە ئێرانەوە یا لە کوردستانەوە بەس ئەوە تۆ دەزانەی خاوەن مەرزە و لەوە ئەگەر کارەبا بڕێ خەڵکەکە دێتە سەر جادە و ڕێ هەریسەکەوە بڕێ و ئەوای تر بەسەکە تاڵە یعنی تا حدێ کارەبایەکەتان باشە باشە ئەزانی شەر وەکو خەڵک وایە لەمە پێش گوێ برێت لەمە پێش زۆر باش و بەزی تە ماوەیە کە هەر تەواو سقوتی کردووە لە هەموو شوێنێک بەس پێشوێنی ئێمە جیاوازە بەڵ یاخوا هەموو کوردستان باش بێ بەڵێ گیان دەستەکانت خۆش ڕێز و احترامان هەیە سپاس بۆ جەنابەت سڵاو بۆ پێنجوێن بەڵێ یعنی جا کارەسات ئەوەیە دەڵێن سێ وەڵای کارەبا هەناردە دەکەین ینی جا باشە بە خۆمان کارەبامانێ کارەبان چۆن کارەبا هەناردە دەکەن بۆ دەرەوە ها فاقد شيء لا يعطي ئێمە خۆمان
ینی خەڵک کابرا هیچی نەبێت چی دەدا بەس ئەوەی کە ئێمە ئاگادارین و دەزانین بە فعلی کارەبا دەفرۆشرێ بەڵام بەداخەوە بۆ ئێمە نا بۆ مووسڵ. کاکە شوانە سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش. سپاس کاکە شوانە. کاکە شوانە شارەکەی هەڵمەت و قوربانی لەگەڵ کارەبا چۆنە؟ خواوەکیلا ساعاتێن دەستمە ماڵەوە نزیکەی مانگێ کارەبای ڕێسی نەبینیەوە. لا حول ولا قوة إلا بالله. دوێن بەخوایەتی تیانەمە. بەس مشکلەکە لەوایە ئێمە پارەی کارەباکەی ژێین کارەباکەمان ئەفرۆشێتەوە بە مووسڵ. تێگەی لە هێزاج ئەنوەرەمە جێگەی مەزالەیە. تێگەی ئەمانە زۆر ڕووخایە منێنە سەر تەلەڤیزیۆن و پانێڵ و بڕێ بەزم و ڕەزمەیەن پیشانیان خەڵکیێن و لایەن مەعاناتی ئەم هاوڵاتیانە بزانن چییە خەڵک چییە. نەوتمانەیە ئێمە پارەکەی دەین لەوە چێکی خۆشمان فرۆشارین تاگەنەوە. قەناعەت دەکەین؟ بەزتم نازانم ئەم خەڵکەی تاکەی ئاوازێ دەنگە دێ بەرپرسی تر هەیە من ناڵم ئەمانەی لە حکومەتان ئەمانەی ئۆپۆزسیۆنەکان فەرموو مامۆستا ئەوەتەی ئەمڕۆ ڕۆژێ بۆ مافی من ڕۆژتە خۆنەوەکو بڵێن هەر ئەوە ڕێگریان لێت بەس ئەمانە زۆر ڕووخاوی من مەعەلاسە تر داگەنەوە باوەڕەکەی هیچ شتێک چارەسەری ئەمانە نەماوە مەگەر خوای گەورە و ئیلاهی با بەناو دەمیانە یعنی ئەمانە دەسەڵاتێکیان هەیە پشتێکیان هەیە ئەمانە خۆیان فرۆشتۆ و خاک و ئێمەشیان فرۆشتۆ دڵنیا بەلەوە قەناعەتم پێ بکەن وەزعی غەزە زۆر لە هەرێمی کوردستان باشترە بەس ئەو عەمیلانەی دەرەوە ئەمانە کە خۆیان و خاکیان فرۆشتووە پشگیریانەکەن چونکە ئەمانە زۆر زاڵمن زاڵم لەوە زاڵمترە بێت چی دێ شەش دانە مانگە مامۆستا دینارێکی وەرنەگرتووە ئەچونە سەیتەرەکانە ئەم هەموو ناڕەحەتیان پێکەن من حەز ناکەم خێتر بەدەم نازەکا دەنێت معناکایە پێ وەڵای ماڵ هەیە وەرە ماڵەکەی من پێتر تەوتیایە نەوتیژە فرۆشتێ ناخێری سێک نایت فرۆشتێ خۆیان بە تەنکەری فرۆشن پارەکەش نادەنەوە بە خەڵک ئێم هەرەو ناڵێن داوا من وەکو خۆم کاگەنەوە ئەم حیزبە ئۆپۆزسیۆنانە بەرز مامۆستا عەلی باقی ئەم پەیامی پێ بگات ڕێبەری ئەم شۆڕشە بکە بەس ئەم شۆڕشە ماوە دایکۆتی هەموو پرۆسی سیاسی بە هەڵبژاردنیش لەگەڵ ئەم زاڵمانە بکە چونکە ئەمانە زاڵمن وڵای ئەمانە زاڵمن زاڵم چۆنە کە من قوتیم نەدێ و داهاتم نەدێ و پارەم نەدێ و کارەبام نەدێ و نەوتم نەدێ و ئیشم نەدێ ئەی زاڵم چۆنە شەرعی زاڵمم بۆ بکە دەستەکانت خۆش کاک زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بڕوا بکە باسییان کرد وتیان تەمان وتیان شتێکی ئەوە نییە غەریب نییە ینی ئێستا زۆر خێزان هەیە لەبەر ئەوەی کە پارەی نیە نەوت بکڕێ و کارە باشی نییە دانیشتۆ بەتانێکی بە خۆیدا داورە ژوورێ و تەواو چی بکە ینی بەڕاستی ینی نازانم چۆن لەکوێوە باسی کەم لەکوێوە باسی نەبوونی کارەبا بکەم لەکوێوە باسی نەبوونی نەوت بکەم لەکوێوە باسی ئەنی خێزانێک تۆ سیر کە بەم سەرمای زستانە سۆپایەکی نەبێ کە خۆی پێگەرم کاتەوە کارە باش نەبێ کە هیتەرێک پێ بکە سبلتێ پێ بکە ئەی چی بکە بۆ نمونە غێر تەنها دەسەڵات ئەر ئەوەندەیە کە بەتانێک بەخۆی داداتەوە بەڵێ چێمان لەگەڵ با بفەرمێ کاک سەمەد لە تەچێ سڵاوی خوا دەبێ کاک سەمەدەم کاتت باش کاک سەمەد بۆ کاک سەمەد بەڵێ کاک سەمەد پەیوەندەکەی پچڕا پرۆژە دەتوانن ئەگەر مەبەستیان بێ دەتوانن بە خلالی ساڵێکی ژنابە کوردستان هەر هەمووی کارەبای هەبێ هیچ پێویستیشی بە مۆلیدە نەبێ لەبەرەوەی پێم سەیرە بۆ سەرمایەدارێک دەتوانێت کارەبا محەتەیەکی کارەبا دروست بکە و کارەبا بداتە هەولێر و بداتە چەمچەماڵ و بداتە مووسڵ و یعنی بۆچی حکومەت ناتوانێت بۆ سەرمایەدارێک دەتوانێت شخصێک بتوانێت وێستگەیەکی کارەبا دابنێ کارەبا بەرهەم بێنێ بەڵام حکومەت بە وەزارەتێک و بە حکومەتێک و بۆ هەموو سەرەت و سامانەی کە هەیە نەتوانێت کاک خالید سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش کاک خالیدی بەڕێز تۆ دەڵێ چی سەبارەت بە کارەبا برا وەڵی براکەم جا باسی کارەباکەی باسی ئاوەکەی باسی چیانەکەی وەڵا کارەبا بە زۆر شتۆ مەربوطە کارەبا بۆ ئێمە نییە و ناوێ بۆ ئێمە بێ کاتم باشی برام وەڵا کاتە لەسەر کارەبا بڵێن بەڵێ وەڵام کارەبا بۆ ئێمە حرامە براکەم ئێمە هەرسوای لێ هاتووە ئەمە نابیلا ئەگەر بڵێن شەرعیە نەگەر بۆ ئێمان حرام کراوە لە لای مەسئولین و لە لای
بەرپرسانەوانێ بۆ ئێمە حەرامە بۆ خۆیان حەڵاڵە بۆ ئەوانە بێ ئێمە بۆ چیوانە بۆرە ماڵی لێرەوی لە گەڕەشێکاوی لە سپێمانیاوی 6 ڕۆژ بێ ئاوی نەبێ بەم زستانە ئاوی نەبێ بێ کەسێر یەکی لێو بپرسێتەوە کارەبا نەبێ ئاو نەبێ شەو تا سەعات یەکی شەو مۆلیدایە پارە و پێ نەبێ بێیتەوە بە کابرای مۆلیدا بێتوانێ لە دوای ئەوە کارەبا و نەبێ هەتا چەند سەعاتیچکە ئەگەر ئەمە 6 دانە ڕۆژ ئێسامە ئاومانیە گەڕێکی زەرگەکە ئاوی نیە سەرەوەی سەیدانی ناوزەرگەی سلێمانی ناوجەرگی سلێمانی کام ماڵە مەسئول هەتا ئێستا وەکو پێشتریش من گەو لە جەناو و دەستخۆش بێ کام ماڵە مەسئول ئێستا ئاوی نییە نەک ئاوی نییە کاک خاڵید نەک ئاوی نییە نانی نییە ماڵی بەرپرسانی ئەم هەرێمە ماڵی بەرپرسانی ئەم هەرێمە ئەسڵ نازانن کێشەی ئاو کارەبا چییە کام مناڵی کامیان ئێستا ئەڵێ ئاوی نییە کامیان ئەڵێ نانی نییە کامیان ئەڵێ چای نییە کامیان ئەڵێ شتی نییە ئیلا مناڵە فەقیرەکەی ئەم وڵاتە نەبێ کە ئێتە سەردەنگدانیش هەمووی دوا دەکەوێت ڕادەکا باوەڕکە منداڵی دەوڵەمەند ناچێت بۆ دەنگدان باوەڕکە قەناعەتکە بە برای خۆت بڵێ وەڵڵاهی بە هەموو چەند ساڵە 32 ساڵی ئێستامان و بەم هەموو دەنگدانە یەک ماڵە دەوڵەمەند نەهاتۆ بۆ ئەو ڕۆژە بۆ خۆی دەخەوێت ماڵە دەوڵەمەند نەچوە بۆ دەنگدان باشە یەک مناڵێکیان ناچێ کە ئێتە سەرکاریەوەی کە ئیتر بێتە سەرم شوێنانە مناڵەکانیان لە وڵاتانی دەرەوەن بە عیلەوی ئەڵێنە مەسە هەفتەیە سەرێشەمان تووە گوێم لیان بۆچانە ئێمە ڕێنەم هەفتەیە ئەم مانگەوەلا بەهۆی ئەم دەنگدانەوە ئێمە چین بۆ ئەوروپا بەڵێ کاکە معقولێتی تیانێ وەڵڵه حکومداری وا ناکرێ وەڵڵاهی ئێمە حکومداری تیانیە وەڵڵاهی ئەمە تەنیا چەوساوی خوای گەورە نازانیانی وەڵڵاهی ئەوە کاکەوەنی جوانین بە قورئان لای خوای گەورە ینی ئەم زاڵمانەی بۆ ناردوین دەستەکان خۆش کاک خالیت زۆر سپاس بە قوربان کاک نەسرەدین لە ناحیەی ڕزگاری سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش ئێوە وەزعتان چۆن لەگەڵ کارەبا کاک نەسرەدین کاک نەسرەدین ئەم کاتێ باش کاگەنەوە کاتەوە باش بە قوربان دەستخۆشی بەرنامەکە لێ سپاس بۆ بەڕێزت تۆڕ باسی کارەبا و ئەوان هەیە وڵی باسی کارەبا دەکەین لە بەرەوەی بەڕاستی زەرورەتی ژیانە ینی بە حقەت ینی نەک هەر بۆ خۆگەرمکردنەوە نەک هەر بۆ ئاوی گەرم بۆ کەسابەت بۆ ڕووناچی بۆ نازانم کارەبا بۆتە زەرورەتی ژیان لای کاگەنەوە بێ باسی یەکێتی پارتی گۆڕان ناکەین فەرانسە تاوانبار سەرەکی گۆڕان و یەکگرتو کۆمەڵە تاوانباری سەرەکی یەکگرتو کۆمەڵ و گۆڕان گۆڕان باز گۆڕان ناکەین یەکگرتو کۆمەڵ باز پارتی یەکێتیش ناکەین باش بۆ ئەوان بازە دوانێڕین شەو ڕۆژ باوشان بۆیان کردو تۆ لەوە 22 ساڵی لێنەدان چیان بۆتان کردووە کام باوەش کەی باوەش زانی چۆنە باشە تۆ کە میوانت بێ کە میوانێکت بێ ناڵێ بەخێر بێ ئەیگو لای لایەنەکاتر بۆ ناچی ئەزانی چۆنە کاک نەسرەدین با تۆ قسەی خۆش بەیەکەوە بکەین باشە فەرموو کاکە من پیاوێکی خراپم دێمە ماڵی تۆ باشە ئەگەر تۆ ئامۆژگاریم بکەی و نەسیحەتم بکەی ئەو کاتە مەنی باشەوە نییە وەقتم ناگەی مەیە ئەزانیت چۆنە من ئەوەی کە ئاگادار بم ینی شخصی و مامۆستا عەلی باپیرە باوەڕ کە ئاوا لای دانیشتوونە باسی کردووە وتی وەڵڵاهی لە گەورەترین بەرپرسی ئەو وڵاتە تاوەکو ئەوەی کە هاتووە لای چوومە لای ئامۆژگاری هەر هەمویانم کردووە پێم وتونە ئەم ئومەتە ئەم میلەتە ینی ئۆباڵی لە ئەستۆی ئێوەیە ئێوە بەڕاستی بەرپرسن ئێوە دەبێ بەڕاستی ئاگاتان لە میلەتە بێ خۆ هیچ کاتێ بێدەنگ نەبوونە هیچ کاتێک ینی کەم تەرخەمیان نەکردووە بەس کاکە نایکەن کاکە من حەزم لە زلامێ نێ لێ بەمدینیەتی درۆکەی وە من وایە جیت طبعا زانی چۆنە ئەدەی حەزم لە زلامێ نێ چۆنە یۆغلێن مایە عاو لا بازێگا کاک نەسرەدین ئێمە لە هەرێمێکین بمانەوێ و نەمانەوێ تۆ ئەگەر بتەوێ خزمەت بە میلەتەکەت بکەی نابێ عیلاقە قەتەکەی لەگەڵ هەموو خەڵکە کاگەنەوە یاسەی ڕابردووکە گۆڕانت نەدی بەڵێ گەرەکەوە گۆڕان خەڵک زاتە بەڵێ لێ بانگێسیەوە بێزارات و شەو ڕۆژی لە دابنجی باوجی بەوتە چۆن شەڕ من مەیلم وەلای کۆمەڵی داگەتەڵم لێی تۆریاوە چۆن یەزم بەخوانەوەی نیە ڕاستەکە معنای وای ئەمانە دەستەکانت خۆش بێ کاک نەسرەدین گیان سوپاس بە قوربان کاک مەمەند لە حاجیاوە سڵاوی خوات لێبێ
ئەم کاتت باش حەزیەوە وەزعی چۆنە؟ والله لەخوا بەزازێ سارنی بەڕێزی سپاس بە قوربان باشی مەمنونم چاوەکەنی ئێوە بارودۆختان چۆنە؟ والله اینجا چۆنە کاگەر لێ حەزیەوە بوو بە قەزاوە نییە؟ بەڵێ بەڵێ چۆنە لەگەڵەوە بە قەزا بوونە گۆڕانکاری بەسەردا هات چۆنە دیوە هەروە ئەگەر خراپتریش نەبوو بێ خراپتری بەڵێ بەڵێ ئێوە وەزعتان چۆنە لەگەڵ کارەبا؟ والله کارەبان خراپە خراپە زاچیتان باشادی کاک مەمەند بەڵێ گیان چیتان باشایی بۆ نمونە؟ والله وەکو خزمەت گوزاری لەناوە کراوە ئەوەی کە قەدیم کراوە کۆرەکەی ماوەتەوە لەناوی شتێکی دیکارنیە بەرەو پێشچوو بێت بەڵام وەکو قەزیی بە مەوزوعی کارەبای هەمن بەتەنێ نە حکومەتەکەی و نە پارتیەکی تیش بە خەتابار نازانم و عیزبی کۆمەڵ و یەکگرت و ئەوانەی کە لە حکومەتدا مقەسیرن هەمویان وەکو یەک بەس کۆمەڵ یەکگرت لە حکومەت نین یەک 30 ساڵە باسی ختم بۆ قسەباختەکەی فەرموو 30 ساڵە ئەگەر لە حکومەتدابی یان لە حکومەتدانەبی دەبێ ئۆپۆزیسیۆن بتوانێت گۆڕانکارێکی بکات نتوانی بەشدار بێت لە خراپەکەی نتوانی بەشدار بێت لە وەزعی تێکدانی وەزعی خەڵکی عاشێدی من لە کەناڵی ئێنعاسی و لە ڕووداوی گوێم بودان کارەبای هەرێمی کوردستان بۆ مسڵ دەستبەشێتەوە باشە بۆ ئۆپۆزیسیۆن لێ بێدەنگە بۆ بێدەنگ نەبوونە بەڵام دەسەڵاتێک گوێ بە کەس نەدا یعنی چی بکەیت؟ ینی بۆ نمونە من بۆ چی بکەیت؟ نازانم یعنی خۆ پارتیەکی تیشەوانە هاوڵاتێکی و کوردستانان قابل خۆیان وڵاتێکی دیاڵەوە نەهاتون و داگرتنینە زانین چۆنە کاک مەمەند زانین چۆنە ئەو بێکارەباییە خۆ ئەوە نییە تەنها خەڵکی معارەزەیان خەڵکی غەیری یەکێتی پارتی خۆ لەو هەولێرە و لە تەواوی کوردستان خەڵکی یەکێتی پارتیش بێکارەبایە ئەوەی خەڵکی هەژارە ئەوەی کە دەنگدەرە ئەوەی کە دڵسۆزە ناڵێم ئەوەی کە خوانەکە ئەوەی کە دەوڵەمەندە دڵسۆز نیە نا ئەنی ڕێزمان بۆ هەموو خەڵکێک کە بە حەقی خۆی دەوڵەمەند بووە بەڵام 2000 خۆ هەمووی هەر بێکارەبایە هەمووی بێکارەبایە فعلێن بەڵام ئایا خۆ هەمانیش لەقەدەر خۆ ئەرک لە سەرشانیە هەموو ئەرکمان لە سەرشانە ئەوە دەبێت بایدەنگدەرەکانی یعنی ئیش بکەن ئێمە ئیشمان کردووە و بێدەنجیش نەبووینەوە و بێدەنجیش نابین و فەرمودەنجی تۆش دەگوازینەوە و دەیخینە سەر و سەرچاویشمان زۆر بەڕێزی دەچمە قەرەداغ سڵاوی خوات دەبێ کاک شێخ سڵاوی خوات دەبێ کاک شێخ سڵاوی خوا لە بەڕێزت ئەم کاتت باش قەرەداغ ساردە بەزدانان قەرەداغ ساردە بەتایبەتی دووارێ زۆر ساردی کردووە بەڵێ حتمەن بەڵێ ئێوە وەزعتان چۆنە لەگەڵ کارەبا لەگەڵ کارەبا بەڵێ کارەبا لە سایەی ئەم حکومەتەوە ئەمانە حکومەت نینەوە هیچ بەڵام حتا بڵێ خراپە سەعات سێ کارەبایەتەوە سەی دوایەوە هەتا سەعات یەک و نیم شەو بەڵام ئەوەی گلویە ئەوەی گازندەیە بەڕاستی لە حیزبەکەی جوانتانە لەوێ گرتووە حزبەکەی ئێمە کۆمەڵە کاک شێخ محەممەد جان حزبەکەی ئێمە کۆمەڵە ئەزانم کۆمەڵە بەس بەڕاستی وە کۆمپانیای کۆمەڵە کۆمپانیای کۆمەڵ چۆن؟ بەڵێ کۆمپانیای کۆمەڵ چونکە مەجموعەیە خەڵک لەسەر ئەمە ئاژیر مەجموعەیەک ئەوی کەشی داما بووە من زۆرتانە بینم هەندێک لە ئەندامەکانتانە لێرە وازیەنەوە چونکە ناحەکان نییە تۆ بڵێ کاک شێخ نەتەوێ حەزب بەرزونزمی تیا دەکەوێ حەزب گلەیی تێ دەکەوێ حەزب بەڵام بە شێوەیەکی گشتی کۆمەڵ یعنی حزبێکە یعنی ئەوە من نیم کە ئەندامێکی کۆمەڵم ئەوە واقعکە و شایدی خەڵکە کە ئەوەی پێی کرابێتە درێغی نەکردووە تەقسیری نەکردووە حتمما لەوانەشە کەم و کوڕیشی هەبووە بەرامبەر بە ئەندامەکانیشی بەرامبەر بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئیتارە گشتێکە کۆمەڵ ینی تا حەدێکی باش ینی جوانە لە ناو خەڵک الحەمدولله جوانەکەی لە چی هەیە
والله جوانك اللي تلفوني هذا كان هذه ما مساعلي بعد الراتب ومسيتي صلاح الدين بس بالرسم قلت تخوي تشنكو بنات على قال شيء بارتي كذوا تخوي استفادة يكو بنات أنا بيبل من براك البيس على بيصير شينا تخوي جسر إسلامي وايد هاتوا تخوي تواني كان أو زنجاني كي شيء برجوتي يعني بارتي برجوتي تواني كان بس مصيري بس أو نبلة طابل طالباني مسعود برزاني بس أو لا مصيري أماني برجوتي أنا أجر ما وانت يسقط لشكاكي بنا وبخاوني بس تو كاك شيخ جان كاك شيخ جان والله يبرع علي بابيلة كبر رسم قلت لنا قلوان نا من أقادار هاتونا لا تكليفي شان كردو نتوى بالكوبنوش ينجك كان دانا أي كان عندنا برلمان أي كان وزير أي إنه أي كان مكتب سياسي أنظمني سياسي نظر أمام والله كومبانيا زيادة حشي ترنين قسم بخوا أم يقصوا كوملا دو كومبانيا يعني ما قولة كهرباني ولا كهرباء كاكا جنابي سميتي من يجنينا هم ما نفزاني باسي شتي بارتي كاكا حد شي خلاف هذا ملته ينكزوا أم ملته حد شي قصي نافرين والنسياه بس بني شتي بارتي أنا تبخيال أنا لا بالي بس دەستەکانت خۆش کاک شێخ بەس کاک شێخ تۆ بۆ ئەو برایەت کە ئەوەندە ساڵە بۆ گیراوە لەسەر چ گیراوە لەبەرەوەی ئیسلامی بووە ئەخ ئیسلامی لەکوێ ئیسلامی بووە ئەوەی کە من ئاگادارم تاکە کۆمەڵێک لە ژوورێ نیە بەڵێ لە خورماڵ ئەو منتیقی خورماڵ ئەزانی گیراوە ماوە نماوە خۆت ئاگاداری ئێمان ئەڵێن ماوە پێشمان ئەڵێن نەماوە هیچ مەسیری نەمانەکە هیچ دیارە بەڵگە هەیە نەمانەکەش بەڵگە هەیە ئۆکەی ئەو کاتە ئەندامێکی کۆمەڵ بووە ما كاكا ايوه زين شلون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا بس انا اوتشاو علي بابي بينا وبس كاكا جان قرباني توب كاكا شيخ جان كاكا شيخ بخدمتكم عزيز من منالي خلصيتان فريودا منالي خلصيان فريودا زين شلون كاك شيخ جان حقينا كاك شيخ زين شلون توصيك من ريت بنادم شتيك بليك اصل اساسي نيه عزيزي من براي قورم تو اگر هاتو او برزي كبراي تويا بجيراوه لسر كومال جيراوه فرمو ورا من خزمت دبم دتني دايما مصلح علي باپيرو دتني لاي كومالو بلام تو برايك د شويني شي تجيراوه اصلا نوانيه ما مصلح علي باپيرو حزبكش ما مصلح علي باپيرو شي بكافر بو وفو ارضي اصلاحي زراعي كان ذكر او منطقه هالرجيه حكوا ملك كان مجموعيه كان برنامج خلق وفري دستكان خوش كاك شيخ دزانم شويه ديشه بقربان بله چه معنی لەگەڵ باب فەرمی کاک محەممەد جان بەڵێ کاک محەممەد جان السلام عليكم كاك سلام ورحمة الله کاک محەممەد باش برام زۆر سپاس دەستەکانت خۆش کاک محەممەد جان کاک محەممەد لە ڕانیەی لە سوارخوڕنەی لە حاجاوەی لە ناوڕانیە لە دەرەوەی لە ڕانیە وەزعی ڕانیە بەو زستانە بۆ کارەبا والله باش نییە ئێرەشدا وەکو ناوچەکانی دی هەر بێکارەباییە بەڵام حکوومەتە بەڕاستی 32 ساڵ حکوومەتە ئەگەر ساڵی نی سەعات کارەبای داهادی کردن تقر بە 16 ساعت ساڵی نی سەعات کارەبای بۆ دادین کردبای 16 ساعت مانە مۆریدەش دەیدانێ ئەم ساعتەوە 24 ساعت ماکەن نەدەبووی بەڵام ئێستا زەختەکە هەمووی بۆتە سە مۆلیدەیە مۆلیدەکەش بەڕاستی هەمووی زەختەکەرەکەوتە سەر فەقیری بەڕاستی حتما ئێستا 32 ساڵە ئەگەر ساڵی نیو ساعتیان کارەبای ڕسمی دابین بکرە بە ئێستا فعلەن ئەمە 16 ساعت کارەبامان هەبوو بەڵام بەداخەوە ئێستاکە ساعتێ 2 ساعت دێتەوە و ئیدی دەڕاتەوە بڵێ والله برا معاشەکان دابین ئەگەر بە معاشەکەی نەما معاشەکە هەبە کارەبایە کەشمان چارەسەر دەکرد بێگومان کابراکە موچەی نەبێ و سەریمان لە کاتی خۆی موچە نێ و ئیدی پارەی کارەبای مۆلیدە بێ و پارەی کارەبای حکوومەت بێ کابرا چی بکە دەستەکانت خۆش کاک محەممەد جان زۆر سپاس دەکەم بە قوربان دەسمە سلێمانی سڵاوی خوا دەبێ کاگاڵان سڵاوی خوا دەبێ زۆر سپاس بەڕێزی سپاس بۆ بەڕێزت پێش شتێکم هەیە داوات لەکەم باڵە زۆر کەسم کاتە سەر حیزبەکان هەم ئیسلامی بێ هەم ئەیمانی بێ بە تایبەتی حیزب ئیسلامیەکان
شاخي الإسلام يعني كسرنين حتى في قصة وزن كاتسريان جوان أنا بالنسبة حزب كان بالنسبة كهرباء هنية بس كهرباء تشري من زين ساعات وانغا بوضع مولده حتى كل نو نيوي شو مولده بوا هر نزان هر نزان كي كهرباء بيشيات وتو هاي براسي بدون كهرباء هنية أو شغلة كهرباء هي كهرباء بسوا ساعات راسك مجموعة خاطئة وين مولدان هي كهرباء لعام وبورا كشفاعة بسوا ساعات كهرباء هر نزان كهرباء برانشية بەڵام بەنسبەت فەقیر و هەزارەکەەوە کارەبا هەر نبینێ دوێنێ شەو ساعات و نیو کارەبای مۆلیدەم هەبووە سەریمان چەندی مۆلیدە بۆیێتەوە ئاین تۆ وەرە حساب بکە زانە لە مانگەکە زیاتر ئیش بکە مۆلیدا زیاتر پارە وەردەگرێت ئەیانە هەتا زیاتری قەدر بێتەوە سەحە مۆلیدەشتی خۆشە حەزی لە وەزعەیە لەبەرەوەی مەساحەتی خۆی تایە ئەگەر لە سەحەی مۆلیدە بێ حەز باکە احترامان بۆ سەحەی مۆلیدەکان حەز ناکەن هەر کارەبای ڕێکی هەر هەبێ شان هەتا زیاد هەڵیتەن زیان پارەی زیاد لە خەڵک وەرەسەنی خەڵکیش فەقیرە نیەتی کار و کەسابەت نییە خەڵک فەقیرە بەڕاستی یعنی داوا لە حکومەت دەکەین چارەسەری چەند کێشێ بکە یعنی بەڕاستی تۆ لە شەو ڕۆژەکە 6 ساعت کارەبات هەبێ فرێی چییە دێ 6 ساعتەکەش کردوانە بە بیزان پێت فرێ هیچ شتێک ناکەی نە فرێی ئاوگەرمکردنەکەی نە فرێی ناوماڵپاتنەوە یعنی فرێ هیچ شتێک ناکەی بەڕاستی دەستەکان خۆش کاگاڵان بۆ مەسلەی قسەوتن و ئەو بابەتانە وڵی ئێمە وەکو کۆمەڵ گلەیمان لێ بکەن گلەیەکە لە جێی خۆی بی لەسەر ئەو دوو چاوەمان دایدنین بەڵام تۆ بێ ئیتیهام فڕێ بدەیت تۆ بێ قسە بکەی وڵی ئەوە بە حقیقەت جێگەی قبول نییە و بە هەر حزبێکی تریش بەڕاستی ئەوەی کە دەڵێ کاکە ئەم حکوومەتە ینی کەم تەرخەمە گەندەڵە ئەم دوو کۆمپانیایە دوو حزبوونە دوو کۆمپانیا هەمووی وایە ئەو بابەتانە یعنی ئەمە قبول ناکەین قسەیەک بە هیچ حزبێک بوترێک کەوانە بێ جا مەگەر کۆمەڵیش بێ هەر کەسێک گەستا قسەیەک بە کۆمەڵ برێ ئەگەر وابێ من دەڵێم کاکەوە دەست خۆش بێ بەڵام کە قسەیە بکەی ئەست و ئەساسی نەبێ بێگلەی بکەی ینی چۆن دەڵێ ئیتیهام فڕێ بدەی ئەوە بەڕاستی جێگەی قبول نییە دەستەکان خۆش کاگاڵەنجیان زۆر سپاس دێمەوە هەولێر کاک حاجی عەبدوڵڵا سڵاوی خوات لێ بێم کاتت باش زۆر سپاس کاک حاجیان فەرموو هەردووکمان لە هەولێرین دەزانی وەزعی هەولێر و کارەبا چۆنە بەس بزان لە منتیقی ئێوە و گەڕەکەی ئێوە بچۆنە والله تخو أما هالكهرباء تخرب قضاء الكهرباء دي كهرباء بشيكة براستي ده كاتب أخوي هم درملا كان درين من الباب إلى المحراب لحم سكتر كانت تكسو بس كهربانية تتمشى بك يعني لا شكار لا موسى لا بازار يعني لحد أكثر يدكي برام بأخوي أو همزة لكداعي درن أو قابل أو دودانية قسما بالله أو دو حزب أو إذا كان يستخدم أملة ملتية يعني خطاي خومانا خطاي خومانا براس خطاي خومانا خطاي تسمية أو دو حزب بزور كسان بأخوان نتاع أو خركة بنجان بيدا خركة تزيان لو دكا إيسا أتبكي متى إيسا بلان كاك حاجة عبد الله دەسەڵاتێک کە شتەکان هەمووی قۆڕغ بکە بۆ خۆی ینی جێگای کەسابەت و هەموو شتێک بگرێ خەڵکێکیش هەیە کاکە هەموو خەڵک وەکو یەک نییە ینی خەڵکی شێ ناچارە ینی بۆ بژێوی ژیانی بخۆڕی چلا ڕۆ دینیەکەی چ لە ڕوونەتەوایەکە و مەسەلەن کۆمەڵایەتەکەی کەس بە تەنها پێ ناکرێتەوی ئەو ملەتە یەک دەستی کا بتوانی گۆڕانکاری بکە بەتەنها ناکرێ ئێستا ئەنجەی تۆمەت لۆ گۆڕان والله من دیفاع لە گۆڕان ناکەم گۆڕان بە قەدەرە خۆی تەقسیری نەکرد هەر ئەوەندەی پێکرا ئێستا پەنجە لۆ کۆمەڵ و یەکگرتووی ڕادەکێشن کاکە تو بە قەدەر 5 کورسی دەنگدایکە کۆمەڵ ئاخر داوای گۆڕانکاری 7 کورسی دەکەی ئەوە لەچێ دنیای ئەوە هەیە ئێستا ئەو ملەتەیما گەرم و بڕێکی پێوێ لە بۆ حیزبێکی کە شەریکی خۆیانە کەنیۆی سلێمانی قۆڕق کردیە ئێستا بتهێونەتەی ئەو خەرکە ئێستا ئەو حیزبەی دەوێت والله قسما بالله ئێستا گۆڕان و کۆمەڵ یەکگرتووی بێنە جادەی خۆ پیشاندان بکەن دوو کەس بکوژرێت تەمانەتە گەبێتەوە گۆڕانکاری کە ئێستا ئەوە هەر لایەنە ئیسلامیەکان تۆمەت لە حەماسی دروست دەکەن ئەو هەموو خەرکە شەهید بۆ ئێخۆ حەماس نەیدەوێت خەرکە شەهیدی بەڵام حەماس هەموو ڕۆژێ بەشێک لە خاکەکەی داگیر دەکرا هەر ئەو ڕۆژینێک کە ئاگربەستە لە سوری محمود عباس کاکە خۆ ئەوش حەماس نییە بەڵام ئەو خەرکەیما
بەنیت ڕازینە ئێستا تو خۆپشاندانش کلو گۆڕانکاری بادەکە سەهیتی ئەگە نیان بۆ کاکە وڵاتیان تێکدا منداری خەڵکیان بە کوشتندا نەوەڵا بەخوای جێ بە خەرچینە دەی باشە یەک داوام هەیە لەلایەنەکانەکە نیت خوان یەکلای کەنەوە ئەوەی دیکەن بەخوای تەبارەک وتعالە بکەن باقی ملت بکەس ڕازینات دەستەکان خۆش زۆر سپاس کاک حاجیان دەسمەت سەمسەماڵ کاک باوکی سایە سڵاوی خوات لێبێم کاتت باش سڵاو لێبێ سڵاو لە تۆ چاوەکەمی بەڕێزی وەڵا بەڕێزەکەم بەسەر کارەبا بەڵێ بەڵێ دوا پەیوەندی قسەی خۆت بکە وەڵای کارەباکەمان فرۆشراوە بە موشڵ ئێوە لە چەمچەماڵ وێزگەی کارەبای لێ دەبێت ئێوە کارەباتان لە هەموو شوێنێ باشتر بێ وەڵاهی کاوەکو ئەم فترەیە باش بوو بەس لەم فترەیە کە دنیا سار بێ کەمە بێتەوە دنیاش گەرم بێ هەم کەمە بێتەوە چاوەکەی کارەبای ئەو کاتێ من پێویستم پێ بێ نەبێ ئەو کاتێک کە من هیچیشم پێی نابێ وەڵا برا جوانەکەم ئاهایە بەس ئێمە خەتای خۆمانە خەتای حیزبەکانە ئێستا من ئەم قسەیەکەم بەلاتەوە دڵگران نەبێت تۆ حیزبی ئیسلامینی تۆ حیزبێکی وەکو ئەوکانی تر ئەگە حیزبێک نەبی ئیسلامی بی ئەبێ لایەنگیری حەق بکرێ لە کام وێستگا کاک باوکی سایەجیان پێم خۆشە بزانم ئێمە لە کام شوێن ئێمە پژگیری ینی نەحەقیمان کردووە بۆ نمونە با خۆمان ڕاستکەینەوە با خۆمان ڕاستکەینەوە ئازانی چۆنە با من یەک قسەیەکی برانەوە پێ بڵێم برا جوانەکەم یعنی ئیسلامی ئەبێ لایەنگیری حەق بکە بەیانی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بەرزانی بانکە عەلی باپیرەکە یەکسێ ئەڕاتیەوە دەبا داوای حەقی ئەو میلەتە بکە ڕۆژ لە ڕۆژە لە سەم چارچێ ئەو تەلەڤیزۆنە ئێوە گوێمان لێ نەبوو کە بڵێن ئەمە تاخەوەتە بابەجان لەگەڵتانە نین بابەجان ئێمەش لەگەڵ ئەو خەڵکەیە بەڕاستی باوکی سایە هەر ئەتۆ بەڕاستە ئەو قسە دەکەی یان نازانم بەگاڵتەوە دەڵێ والله باشەکەت پێ بڵێم تۆ حیزب بۆ لە بەرژەوەندی خۆیت کاک باوکی سایە با خزمەت بکەم باوکی سایە تخوا بە هێواشی قسە بکەین یعنی تۆ بەڕاستە ینی کۆمەڵ و مامۆستا عەلی باپیر و ئەو کەناڵی پەیامە یعنی ئێمە لەگەڵ ناحەقین باشێکی جوانت پێ بڵێم لە هەموو تەمەنە کابرای سەرگەورەی کوردستان کە کێنانە سەرگەورەی کوردستان قسە ڕاستی نەکرد یەک قسە ڕاستی کردووە قسە ڕاستەکەی وتی مادام ئەم حیزبە ئیسلامیانە کرێک و دوان و سیان و چوارن هەمووی وەکو ئێمە حیزبن ئێوەش حیزبن لایەنگیری حەق بکەن کاک باوچە زانی چۆنە من بە نمونەیەکی زۆر سادە بۆت بێنمەوە هەر کەسێک کە دەڵێ ئەمانە حزبن منیش پێ دەڵێم حزبن بەڵام تۆ دوو دراوسێت هەبێت تو دوو دراوسێت هەبێ یەکیان باش و یەکیان خراپ هەردووک هەر دراوسێ نییە جا باشە تۆ دەبێ بڵێ وڵی کاکە مادام ئەوە دراوسەیە مادام ئەوە خراپە ئەوەش باشەکەش هەر خراپە کەواتە ئەوە کاگەنوەری بڵێ کاگەنوەر بابەجا با من تەواوکەری تۆ نەبم کە ئیشێکی خراپە ئەکەی با من تەواوکەری تۆ نەبم ئێوە تەواوکەری ئەوان مەبن لەکوێ مەسەلەن بۆ نمونە ئێمە تەواوکەری ئەوان بووینە لەکوێ ئێمە پاڵپشتیمان کردوون بۆ زوڵم تۆ ئەو خوایەکەمە ئێستا پەرلەمانتارەکان هەمووی موچەکەی وەرناگرێ توخوا موچەکەی بە خەدەرایی موچێ هەموو مامۆستایان نابێ ئەو سەت و ئەوە پەرلەمانتارە ئەمە تەواوکردنی ئەوان نییە زین چۆن باوکی سایە پەرلەمانێکی 111 ئەندامی تایە هەر 111 ئەندام پێی دەوترێ پەرلەمانتار بەڵام ئایا هەموو وەکو یەکن ئایا هەموو وەکو یەک تەنها پارەکە وەردەگرن و هەکیان لە هیچ نییە ئەتو ئەگە بگەڕێەوە بۆ مێژوو ئێسان بە ویژدانەوە قسە بکە وەڵی پەرلەمانتارەکانی کۆمەڵ بۆ زیرەکانی کۆمەڵ ینی نمونەی جوانیان پێشکەش کردووە هەوڵی قسەیەکت بۆ بکەم بەس ڕوخسەتم بدا فەرموو بابەجا 15 من بە پێشمەرگا باشە خێرە من 700,000 وەرەگرم مامۆستایەکە دکتۆرەکە شتێکە هەری ئەبژێرن بۆ 4 ساڵ 20 کەرە ناچێتە پەرلەمان مای 6 ملیۆن دینار ڕاستەکەی ئێمە حەڵالە کاک باوکی سایە ئەمن مەسەلەی حەرام و حەلال قسە ناکەم بەڵام منیش لەگەڵ ڕێی تۆمە منیش دەڵێم حەقوانیە ئەو پارە زۆرە بدرێتە پەرلەمانتارێک و هەروەها کاتێک تەقاعود دەبێ ئەهموو پارەشی پێ بدرێ منیش لەگەڵ تۆم بەڵام ئەو بە یاسایەک ڕێک خراوە دەی با خەڵک داوا بکە دیگۆڕن ڕەحمەت لێ باشە قەیناکە کاگەنوەرجان باشە ئەو ئەندام پەرلەمانتارە ئەگە بەدەنگی من و تۆ نەبێ ئەوەیە بچێتە پەرلەمان ئۆکەی دەبە ئێمەش هەوڵ دەین دەنگ بە کەسانی باش بدەین بۆ ئەوەی کە ئەو گلەیەی تۆ نەمێنێ
دەستەکانت خۆش بێ وڵی کاگەر ئەختێش بۆکەم بەخواکەمە لەو دنیا هەمومان گوێ لە برای خۆ ڕاگرا لەو دنیا هەمومان بەرپرسین لەو پەنجەیە کە شایەتمانی پێگەرین و پەنجەی حەقا بەو خواکەمە لەو دنیا هەمومان بەرپرس والله هیچ گومانی تیان نییە کە تۆ پەنجە بۆ کەسێک بخەیتە مەرەکەب کە ئەو کەسە زوڵم بکە پەنجەش بخەیتە مەرەکەب بۆ کەسێک کە ئیشی باش بکە وەڵا وەکو یەکوانیە حتمەن دەستەکانت خۆش بێ حتمەن دەستەکانت خۆش بێ سپاس بۆ هەمووتان سپاس بۆ گوێگرتنتان سپاس بۆ پەیوەندەکانتان سپاس بۆ چۆن دەڵێ سنگ فراوانیتان کە چۆن دەڵێ ڕێیەکانی ئەو خەڵکە لە یەک وەردەگرن و هەروەها بە چۆن دەڵێ قسە دەکەن و ڕێی خۆتان دەردەبرن و وەگلەی خۆتان دەکەن و کەناڵی ئاسمانی پەیامیش دەرگای وڵایە بۆ هەموو تێبینی و سەرنج و ڕەخنەکانی ئەوە خواتان لەگەڵ